کۆباس ئاسایشی نیشتیمانی دەپارێزێت و نابێتە چەکێک بەدەست دوژمنانی ئەم خاکەوە. لە کاتێکا ناوچەکە بە دۆخێکی هەستیار و پڕ لە ململانی سەربازی نێوان ئەمریکا، ئیسرائیل لەگەڵ ئێران تێپەڕێ، پرسی بەرپرسیارەتی میدیایی دەبێتە تاقیکردنەوەیشی گەورە بۆ بابەتی نیشتیمانپەروەری. لەو چوارچێوەیە دەستگای میدیای کۆباس وەک دەستگایەکی بەرپرس ستراتیژێکی ڕوونی ڕاگەیاندووە کە ئەویش پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و دەرونی هاوڵاتیانە و لەسەر و هەموو بایەخە میدیاکانەوەی. دەستگای میدیای کۆباس بە هیچ شێوەیەک کار لەسەر ئەو هەواڵ و زانیاریانە ناکات کە دەبنە هۆی دروستکردنی ترس و دڵەڕاوکێلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە پێی وایە میدیا بێ سەرچاوی ئارامی بێت، نەک ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی پەیامی ئەو لایەنانەی مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی دروستەکەن. لە ململانەی ئێستاە کۆباس نابێتە چاوساغ بۆ هیچ لایەنێکی دەرەکی و بە هەموو شێوەیەک ڕەتیەکاتەوە بێتە سەرچاوی زانیاری بۆ ئەو لایەنانەی هێرشی ناڕەواکەنە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەم هەڵوێستەش بۆ ڕێگریکردنە لەوەی هیچ لایەنێک وێنە، ڤیدیۆ یان زانیاری وردی شوێنی هێرشەکان لە ڕێگەی میدیاوە بەدەست بێنێ تا لە هێرشی دواتراوەکو سەرچاوی چاوساغی بەکاری بێنێتەوە. کۆباس داواژ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات کە چیتر نەبنە بینەری ئەو میدیانی کە بە ناوی ڕووماڵی ڕاستەوخۆوە خزمەتی هەواڵگیری بەلایەنە هێرشبەرەکان دەگەێن و ئەرکی نیشتیمانی هاوڵاتیانیشە کە سزای ئەو میدیانە بن و لە بریەوەی کە لایک و کۆمنت و بابەتەکانیان بڵاو بکەنەوە بلۆکیان بکەن و پایکۆتیان کەن، چونکە ئەو جۆرە ڕووماڵانە دەبنە ڕێخۆشخەر بۆ هێرشی دیکە و زیانگەیاندن بە گیانی هاوڵاتیان و ئاسایشی هەرێمی کوردستان. دەستگای میدیای کۆباس دووپاتی دەکاتەوە کە پاراستنی خاشی کوردستان و ئاسایشی هەرێم ئەرکێکی باڵایە و نایەوێ بە هیچ پاساوێکی ڕۆژنامەوانی ببێتە ئامرازێک بۆ ئاسانکاری هێرشی لایەنە جیاوازەکان و نابێتە چەکێک بە دەست دوژمنانی ئەم خاکەوە.